ئیمامی ئیبن جەوزی ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ وەڵڵاهی سوێن بە پەروەردگار ئەگەر ئێستا بە مردوەکان بوترێ لە گۆڕستان بە مردوەکان بوترێ ئاواتتان چییە؟ چه ئاواتێکتانەیە؟ وەڵڵاهی ئاواتە خوازە بن یەک ڕۆژێک لە مانگی ڕەمەزان بە ڕۆژوو بوون و بگەڕێنە بۆ ئەم دنیایە. وەڵڵاهی ئاواتیانەوە دەبێ. وەڵڵاهی کەسێکت مردووە پێی بڵێ باوەگیان دایەگیان براکەم خوشکەکەم کچەکەم کوڕەکەم ئاواتت چییە؟ بگەڕێیتەوە بۆ ئەم دنیایە دەڵێ ئاواتم ئەوەیە بێمە و یەک ڕۆژ بۆ ڕۆژوم ئەمجا بمرمە دووبارە بمرمەوە. دەی ئێمە ئێستا لەو ئاواتە داین کە مردوەکان ئاواتی بۆ دەخوازن ئاواتیان ئەوەیە بێنەوە بۆ دنیا نوێژ بکەن دەی ئێستا با نوێژ بکەین. ئاواتیان ئەوەیە بگەڕێنەوە بۆ دنیا ڕۆژوو بگرن دەی با ئێستا بە ڕۆژوو بین. ئاواتیان ئەوەیە خێر و سەدەقە بکەن زیکری خوا بکەن خوا بناسن دەی ئێستا تۆ لە ئاواتەکەی ئەوان دای ڕۆژێک دێت تۆش وەکو ئەوان ئاواتە خوازی و کەسانێکی تر زیندون تۆ مردووی. کەواتە مانگی بەرەکەتە یەخوا بە خێر بێ سەر چاومان بەو پەڕی خۆشحاڵیەوە مانگی پیرۆزی ڕەمەزان مانگی خوا بە پیرۆز و مبارەکی بزانێت لای ئێمە زۆر زۆر مبارەک و پیرۆزە. بەو پەڕی دڵخۆشیەوە لاشەی خۆمان دەکەینە خزمەتکاری فەرمانی خوای پەروەردگار.